کاسبکارەوە هەموو دەرەو پیرم هاتووە هە لە پەرگمانتارەوە ئەوزیان شاردوتەوە بۆ ئەوەی ژن لە ماڵە سەرکوت بکرێ ناتوانێت هیچ کار بە زەعیفە نایبێت. ئێمە بە ئەرکی خۆمانمان زانی وەکو ئەم نوێنەری ئەم ژنانەی کە لە ناو تێکۆشانین هاتوین ینی بین سەردانیان بکەین و بە هەموو شێوازێک لەگەڵ ئێش و ئازارەکانیان نابین و شەرمەزاری ئەو بردومانە ئەەکەین کە لە هەر شوێنێکی ئەم خاکی کوردستانە بدرێت. بێگومانەوە ئێش و ئازارە و پرسەکانمان یەکن ئەگینا دەوڵەتی تورکیا لە هەمان کاتە لە ڕۆژاوای کوردستان لە شنگال لە مەخمور لە کونەماسی و لە ئەو شوێنانەی تری نەئەیە لەبەرەوە پێویستە وەکو گەلی کورد پێویستە ژنان بە تایبەت هەڵوێستمان هەبێ پێویستە یەک ڕێزیمان هەبێت لەبەر ئەوەی ئەو دەستدرێژیانە ئەو لەشکرکێشیانە ئەو بردومان و کۆمەڵکوژیانە لەسەر گەلەکەمان ڕاوەستێنین پێویستە بە هەمومانەوە هەموو ژنان لە هەر چوار پارچە کوردستان و بە تایبەتتر لە باشووری کوردستانە هەڵوێستمان هەبێت و بتوانین ببین بە پێشەنگی ئەو تێکۆشانەی کە لە ئارایە و کە پێویستە بکرێت دژی ئەو داگیرکاریە و ئێمە سەردانی ئەم شوێنانەمان کرد ئەو خێزانە بەڕێزانە ئەو دایکە بەڕێزانە بەڕاستی هەڵوێستێکی جوانیان هەبوو کە وتیان مناڵەکانی ئێمە و ئێوە هەمومان یەکن مناڵی ئێوەن کە سوکاری ئێوەن بریندارەکانمان شەهیدەکانمان هەمومان فەرقی نییە مناڵی ئێمن ئەوانەشی کە شەهید بوون لەبەرەوە سوپاسی هەڵوێستیان ئەەکەین و هیوادارین بریندارەکان بە زووترین کات چاک ببنەوە و شەهیدەکانیشمان بە بەهشتی بەرین شاد بێت. خێربێن سەر چاو پێمانەوە هیلاو بوون پێمانەوە مانگوو بوون زۆر بە خێراتنتانەکەم سەر چاوەکەم.